بەیروتی پایتەختی لوبنان پێشەنگایەکی وێنەی لەخۆگرت لەژێر ناونیشانی دایکانی سووریا کە تیایدا 30 دایک وەک شادحاڵ کارەساتەکانی جەنگی سووریا دەژێڕنەوە. پێشەنگاکە کە گروپێکی لوبنانی بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوێکی سووری سازی کردووە ماوەی 1 ڕۆژ بەردەوام بوو. گوڵشان ساغڵان بەڕێوەبەری گروپەکە دەڵێت کاتێک گوێبیستی چیرۆکە ناخەژێنەکانی ئافرەتانی سووریا بووە بڕیاری ڕێکخستنی پێشەنگاکەی داوە تا کارەساتەکانی جەنگی سووریا بە ئاسانی لە بیر مرۆڤایەتی نەچنەوە. لە پێشەنگاکەدا جگە لە نیشاندانی وێنەکان پەرتووکێکی تایبەت بە چیرۆکی ڕاستەقینەی بەشێک لە ئافرەتانی شادحاڵ لە ناوخۆی سووریا بڵاوکراوەتەوە. لەو بارەوە حەسەن عەباس یەکێک لە ڕێکخەرانی پێشەنگاکە ئاماژە بۆ دەکات و دەڵێت دەیانەوێت لە ڕێگەی ئەو پەرتووک و وێنانەوە مەرگەساتەکانی سووریا بۆ نەوەکانی داهاتوو بگوازینەوە. مەریەم حەلاق یەکێک لەو ئافرەتانەیە کە بەشداری پێشەنگاکەی کردووە و چیرۆکی خۆی لەگەڵ جەنگی سووریا دەگەڕێتەوە و دەڵێت کوڕەکەم کە قوتابی خوێندنی باڵا بوو لە کاتێکدا سەرقاڵی نووسینی نامەی ماستەرەکەی بوو لەلایەن هێزە ئەمنیەکانی سووریاوە دەستگیر کرا. دوای 3 مانگ لە گەڕان بە شوێنیدا بۆمان دەرکەوت لە یەکێک لە بەندیخانەکانی سووریا لەژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستداوە. حەلاق دەڵێت دواتر زانیمان کوڕەکەم بەر لەوەی گیانی لەدەست بدات نینۆکەکانی هەڵکێشراوە و ئاوی گەرم کراوە بەسەریدا. دواتر گوێچکەکانی بە دەرزی پڕ کراونەتەوە و هەڵواسراوە تا گیانی دەرچووە. دوای هەموو ئەمانەش لاشەکەی گولەباران کراوە. چیرۆکی ئەم دایکە یەکێکە لە سەدان و هەزاران چیرۆکی هاوشێوە کە لە ماوەی 6 ساڵی ڕابردووی جەنگی سووریادا ڕوویاندا و بەشێکیان هەر بە شاراوەی ماونەتەوە بەشێکیشیان ناوە ناواشکرا دەکرێن و دەبنە بەشێک لە مێژووی پڕمەرگەساتی گەلی سووریا و خاڵێکی ڕەشی دیکە لە نەوچەوانی ڕژێمە دیکتاتۆرەکەی سووریا و هاوکار و پشتیوانەکانی زیاد دەکەن.